یەکەم بەرهەمی گومانی خراپەوەی سقە نایە لێ لە بەینە. ئێستا من گومانم بە تۆ بێ ئیتر متمانم پێت نییە. ئەی ئەگەر متمانە نەما هاوکاری نامێنێ کە پێویستە من و تۆ هاوکار بین لە هەموو کارێ خێرە. ئەبێ وتعاونوا على البر والتقوى. ئەبێ من و تۆ دائما دەستباری یەکتری بین لە کارە خێرەکان. ئەی ئەگەر من متمانم پێت نەبێ دەستباریشت نابم. ئەی ئەگەر دەستباری نەما هاوکاری نەما لە ناو خەڵکە ئەو کاتە کۆمەڵگە ئەبێ بە جەهەنم بخوا. ئەوەنە حەساوە متمانە نەما، ئەوەنە حەساوە هاوکاری نەما، ئیتر ئەم کۆمەڵگایە بەڕاستی ئەوێتە جەهەنمێک. هەموو تاکێک لەنا ئەو کۆمەڵگایە هەستوە غەریبیەکە، هەموو تاکێکی کۆمەڵگاکە هەستوە غەریبیەکە، چونکە هاوکاریەک نین. کە هاوکاریەک نەبوون ئیتر ژیان تێکەچێ. ئەو کاتە هەموو حرەکەیەک بە گومان ئەبینرێ، هەموو حرەکەیەک ئەبینی کابرا هەر شتێک بکە یەکسەر گومانی خراپی پێبن. ئەو کاتە ژیان یەک پارچە لەسەر گومان. ها براینە ئێستا بە تایبەتی لە بواری سیاسەتە هیچ متمانەیە نەما لەم وڵاتە. هەر کەسێک یەک شتێک بێ یەکسەر ئەیکەن بە زەجەیەکی گەورە لێی مع العلم شتەکان جێی هینە، یعنی جاروایە شتێک گوماناویە. قسەیە کەسێک قسەیەکی کردە خۆ تۆ ئەبێ گوێ لەو لایش بگیری. ئینجا ئەبێ محکەمە مەوزوعەکان یەکلا کاتەوە. ئێمە بەبێ ئەوەی محکەمە یەکلای کاتەوە هەرچی فەیسبووکە لەسەر ئەو کابرا نووسی. لەم ماوانە لە چەمچەماڵ حادیسەیەک بوو گوایە على ئاساس ژنێک مێردەکەی ئاگری ناتە ژنەکەی و مناڵەکانیەوە. بینیتان چەنەها خەڵک ئەتوانم بڵێم لە 180 ئەم ملەتی کوردە تووشی گوناح بوو. هەر هەمووی لە فەیسبووک. ئەوجا فەیسبووک ئێستا 4 ملیۆن فەیسبووک هەیە لە کوردستان. ئەزانن 4 ملیۆن ئەکاونتی فەیسبووک هەیە لە کوردستان. یعنی لای کەمەکەی 3 ملیۆنی لەسەر ئەوە ئەینووسی هەر ئەمە چی پێ بکرێم زەلامە. یەکسەر بوو بە حاکم حکمی دا ئیسپاتی کرد ئایا عیدام بکرێ یا سجن ئابەدیش بکرێ. یەکسەر ئیتر قسەکردن بە پیاو ئەوەی ژن بێ قسەی بە پیاوە کرد ئەوەی ئیتر یعنی مەوزوعەکە گەشتە حەدێ. ئەسڵیش وایە من و تۆ لەم مەوزوعە بێدەنگ بین تا محکەمە یەک لای کاتەوە تا بزانم مەوزوعە چۆن بووە. ئیتر شتیان بۆی دروستە کرد. مەبەستم ها گومان لە مەسائلە و مەسائلانە. شتی تریش لەم شێوازانە زۆرە، شتی تریش لەم مەسائلانە زۆرە. ڕۆژانە ڕۆدا، ڕۆژانە ئەخبارە تەلەڤیزۆنەکانیش خۆ ئەوەنە ڕەحمیان نەماوە، ئەمەنە بەزەی نەماوە. یعنی تەسەوڕەکەی لە وڵاتەی ئێمە یەکێک لە کێشەکانی ڕاگەیاندن ئەوەیە ڕاگەیاندن حکومەدا. یعنی تەسەوڕەکەن ڕاگەیاندن حکومەدا تەلەڤیزۆنێکە شتێ بڵاوە کاتەوە وەک حاکم حکمی تیادە و ئەیکا بە بەزمی خۆی. تەنانەت پەرلەمانتارەکانیشمان تەسەوڕەکەن پەرلەمانتارێکی قانونی، یعنی پەرلەمانتار ئەبێت کەسێکی عاقڵ و ژیر و قانونی و یاساناس و ئەمانە بێ. تەسەوڕەکەن شتێک لە تەلەڤیزۆن ئەبیسێ یەکسەر ئیتر دەسەکاتە حکومدان لێ لە ئەکاونتەکەی خۆی حکومەدا لەسەری. ئەی ئەوە کرا مادام ئەبێ وا بکری ئەبێ وای پێ بکری ئەبێ بۆ براکە. ئەخر ئێمە چۆن ئەبێ وابین؟ چۆن ئەبێ مسلمان وابێ؟ مع العلم ئێمە ئەڵێن مجتەمەعەکەی ئێمە لە 195 مسلمانە. لە 195 مسلمانە ئاوایە؟ ئیسلام وا ئەفەرمێ یان ئێمە دوورین لەو مەنهەجی ئیسلامەوە کە ئیدعای ئەکەین. من زۆر جار ئەڵێم ئێستا زۆرم پێخۆشە مزگەوت بۆ نمونە لە 88 تا 92 لەم سمودە 3 مزگەوتی بچووک بوو لە جمعەکان شاپڕ نابوو. بەڵام ئێستا لەم ڕزگاری خۆمانە لەخوا بەزیابێت 10-12 مزگەوتەیە و هەر هەمووشی مەگەر ئاوا لە ڕۆژانی بەهارە پڕ نەبێ ئەگینا پڕ ئەبێ و پێویستی بە شوێنی زیاتریش هەیە. من دڵم خۆشە کە ئەمە هەیە، بەس لەلایەکی تریشەوە ئەو ئیمانداریە ئەو زەمانە بوو ئێستا ئەم ئیمانداریە نییە. ئەوانەی کە نوێژیانە کرد جاران چاکتر نوێژیانە کرد باشتر لە ئیسلام تێگەیشت بوون. بەس ئەمانەی ئێستا ئەم خەڵکە ئێستا هەمووی دێ بۆ مزگەوت نوێژەکە، بەڵام بوختیان چییە؟ غەیبەت کەرە، حرام خۆرە، ئەچێ بۆ حەج، بەڵام لەو لاشەوە بیر لە بچووکترین حەقی حەقدارەکان ناکاتەوە لەسەری. دێ بۆ جمعە بەڵام لەولاوە دەرەچێ لە جمعە لەولاوە قۆڵی خەڵکە بڕێ، خراپەکاری ئەکا، فێڵەکە، هەموو شتێکەکە. ئێمە جێی دڵخۆشی نییە بەڕاستی بەداخەوە. یعنی